ئەگەر چی کۆڵی تاوانم هێندەی قورسایی چیا بێ هەڵە و گوناه و سەرپێچیم بە وێنەی کەفی دەریا بێ زۆر دڵنیام ئەی خودای من باڵای سۆزت بەرزترە تاوان هەر چەندە گەورە بێ ڕەحمەتی تۆ مەزنترە ئەگەر بە تەنها چاکەکار لە ڕەحمەتت تکاکار بێ ئەی کێ دەستی میهرەبانی و فریاد ڕەسی تاوانکار بێ توێشوم لە دەرگەی زاتی تۆ تەنها تکایە بیزانم لەگەڵ جوانی لێبوردەیی پاشان کە من موسڵمانم